تا ئێستا نەمانتوانیوە مەفهوم و زاراوەی ئەنفال بە دنیا بناسیێنین. سێ جار چووەتەوە بەردەستی سەرۆکی هەرێمی ئەو کاتەکە جەنابی کاک مەسعود بوو دەستکاری ئەکرا. ئەمە کێشەی من و تۆ نییە بەتەنها، ئەمە کێشەی ئەمریکا و ئوسترالیا و رووسیا و سەر ئەرز هەموویەتی. اعترافی هەموو دۆست و دۆژمن باشترین یاسای ڕۆژنامەگەریمان هەیە چوارچێوە گشتەکەی، بەڵام دارێکی تێروتەسەران لەگەڵ بەرپرسێکی یەکێتی کردبوو، هەموو خەڵک بە قسە خۆشەکانی ناسراوە. دوای کە لیان پرسی بوو چۆنوتی وەڵای خۆ دیدارەکە زۆر ڕێک و پێک و جوان بوو، بەڵام ئەو من نەبووم، قسەم حرفێکم بۆ نەوتون. لە کۆی 1000 کەناڵی کاغەزی ئێستا 12 و 15 ڕۆژنامە کاغەز دەرەچێت لە کاتێکا کە خەبەری درۆ لەگەڵ ڕێزم شارەزایەکی درۆی نووسێت. لە کۆی 160 مۆڵەتدار 81 دانیان سلێمانیایە دیجیتال میدیا. هەواڵی فەیک یاخودەوەی کە جەنابەت ناونا هەواڵی درۆ بینەری زیاترە قسەی جدی لەسەر بکەین، یعنی کارگەشتە ناو ماڵەکان کۆرمۆر بردومان کرا ئەتوان بڵێن خوێنبەر و خوێنهێنەری کارەبای 24 ساعتی هەرێمی کوردستان بە سەرانسەری کوردستان بە هەردوو پارێزگای دیالۆ سەلاحەدینی شۆ. ئەمە یەکێک لە مەشروع زۆر استراتیژیە گەورەکانی کوردەکە لە سنووری دەسەڵاتی کوردیا و نزیک لە کەرکووک. ئەم یاسایە کە ڕۆشتە ناو پەرلەمانەوە من دڵنیام زۆرین و کەمینە هەیە لە هەموو پەرلەمانێکی دنیاە، بۆی هەیە کە لەو سەری پەرلەمانەوە دەرئەچێتەوە یاساکە شکڵەکی نەناسیتەوە. 1700 کەناڵت هەیە، زۆر لە کەناڵەکان ئێستا ئاڵای سپیان هەڵکرد و داخران. ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن. خۆشەویستان ئەزانن کە لەم دنیایی کە ئێستا هەمومان هەریەکەمان مۆبایلێک و ئامێرێکی زیرەکی لە گیرفاندایە، ئێستا میدیاکان شاشەی تەلەڤیزۆنەکان تا ڕادەیەکی باش بینەری کەم بووەتەوە بەهۆی ئەوەی کە هەمومان تەلەڤیزۆنێک لە ناو گیرفانماندایە. بەڵام خاڵە نێگەتیڤی ئەم بابەتەی کە هەمومان تەلەڤیزۆنێک لە گیرفانماندایە ئەوەیە کە کۆنتترۆل یاخود چاودێریکردنی سەرۆک خێزان لەسەر ئێمەمانان کەم بووەتەوە. بەو مانایی کە ئێستا هەمومان وەکو جاران لە چواردەوری سفرەیەک مێزێک ژوورێکدا نانیشین و پێکەوە هەمومان بە شێوەیەکی خێزانی سەیری تەلەڤیزۆنی ژوورەکەمان بکەین و باوکمان یا دایکمان یا سەرۆکی خێزانەکەمان بەویستی خۆی تەلەڤیزۆنەکە بگۆڕێت. ئێستا زۆر هەواڵ دێتە گوێی ئێمە، ئەم هەواڵە پێویستی بە ساختکردنەوە هەیە. ئەم هەواڵە پێویستە ڕۆژنامەنووسان میدیاکان پێویستی بەوە هەیە میدیاکان لە لای خۆیانەوە ساغی بکەنەوە. واتە هەواڵی فەیک یاخود ساختە هەواڵ لە ناو دنیای میدیا و سۆشیال میدیایە زۆر بووە، بە تایبەت لەم کاتەیە کە دنیای سۆشیال میدیایە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرەیە واتە تەوەری ساختە هەواڵ لەگەڵ بەڕێز کاک کاروان ئەنوەر قساکەین. کاک کاروان سکرتێری لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە. بەڕێز کاک کاروان بەخێراتی. سوپاسمان و نەوی جەنابەت قەڵەمێکی دیاری ڕۆژنامەنووسێکی بوێری شیکارێکی باشی هەواڵەکانی لە ناو دنیای هەواڵە 150 چەند ساڵێکی زۆرە نەرمە. بەخێراتی بۆ ستۆدیۆکەمان. بژین زۆر سوپاس. کاک کاروان با لەوە دەست پێ بکەین ئێمە ساختە هەواڵ چۆن بناسینەوە؟ ئەمە کێشەی من و تۆ نییە بەتەنها، ئەمە کێشەی ئەمریکا و ئوسترالیا و رووسیا و سەر ئەرز هەموویەتی لە دواکەوتترین وڵات و تا پێشکەوتوترین وڵات. بەڵام ئێمە پێوە ناڵێنین، ئەوان بەس ناسینەوەکەیان لەسرە. فەیک و فاکت ئەتوانم بڵێم یان یەکێکە لەو کێشە زۆر گەورانی کە هەموو دنیای و میدیای پێوە سەرقاڵە. ئایش ئێستا دروست بووە، هەر ئەوە نەماوەتەوە، ینی کە تۆ وەکو خەبەرێکە و خەبەرێکی لەگەڵ ڕێزم من وشی درۆ بەکارێنم مەبەستمە درۆی میدیای مەبەستمە فەیکە، ینی ئەو کەلیمەی درۆیە ئەو درۆیە نییە کە لە مێشکی کوردەواریە هەیە، ڕاستیەکەش فاکتە لە میدیا. هەواڵی درۆ جوانتر ئەنووسرێ. بۆچی جوانتر ئەنووسرێت؟ لەبەرەوەی ئەو کەسی کە ئینووسێت بیرۆکەیەک لە مێشکیایی لە ژوورێکی تاریکە داهێنیشێت، نە پەیامنێر ئەنێرێت، نە تیم ئەنێرێت، نە SNG ئەنێرێت، نە پارە خەرجەکات، نە ژانی تیمەکە خاتە خەتەرەوە، نە بەنزین سەرفەکات، لە ژوور دانیشی ئەم هەواڵە بە ئارزوی خۆی ئەنووسێت. سێرەکەی هەواڵی فەیک ینی هەواڵی درۆ دایم سیناریۆیەکی جوانتری هەیە، میکیاجێکی جوانتری بۆ کراوە و زۆرتر ئەڕواتە دڵی خەڵکەوە. بۆ لەبەرەوەی بە ئارەزوی خۆی پاڵاوان دروستەکە، سیناریۆ دروستەکە، دەرهێنانی بۆ ئەکا، کەشی بۆ دروستەکە ئەم هەواڵە و کە ئاڕۆیتە بنج و بناوانیشی سێرەکەی ئەسڵ و ئەساسی هەواڵەکە نییە، بوونی نییە، هەواڵەکە بوونی نییە. زۆر جارە ئەتوان بڵێم
دیدارێکی تێروتەسەران لەگەڵ بەرپرسێکی یەکێتی کردبوو هەموو خەڵک بە قسە خۆشەکانی ناسراوە دوای کە لیان پرسی بوو چۆنوتی وڵای خۆ دیدارەکە زۆر ڕێک و پێک و جوان بوو بەڵام ئەو من نەبووم قسەم حرفێکم بۆ نەوتون ئێستا کارگەشتەوەی کە دیدار ینی ئینتەرویوت لەگەڵ ئەکەن تۆ خۆتی تیان نییە میدیا کێشەیەکی ئەزەلیە لای ئێمە ینی بە تایبەتی لەم چەند مانگی ئەخیرا لەم ئەتوان بە تحدید بڵێن لەم مانگی ئەخیرا لە کۆرمۆر و لاجانەوە دەرکەوت تەنها کێشەکەمان لەگەڵ سوشیال میدیا نییە ئێمە پێش کێشەمان لەگەڵ سوشیال میدیا بوو کەناڵی زەبەلاحەکانمان پێناسی خۆیان ئاشکرا بوو ڕتمی ئیشکردن هەبوو استراتیژیان هەبوو سەرنووسەر دیار بوو شوێنی ئیشکردنیان دیار بوو ئۆفیسەکەیان هەبوو لەبەرەوە وەمان ئەزانی تەنها گیرۆدی دەستی ئەو کەناڵی سوشیال میدیانین بەڵام ئێستا دەرس و سێری کەناڵی زەبەلاحەکانش نفسی کێشیان هەیە ئەوانش کە حاڵەتێکە بێت کە ئاڵای سوور هەڵەکەن بۆ دەستپێکردنی ڕووماڵ و دەستپێکردنی شار تەڕوشی پێوە سووتێنن ئیتر دابەزنە ناو مەدانی جەنگەکەەوە نییە بەبێ ئەوەی ڕەحم بە یەکتر بکەن بەبێەوەی ئەمە کێشەکانی میدیای ئێمە ئەمە ئێجا وەرە تۆ لە ناو ئەم جەنجاڵیە فەیک و فاکت چۆن جیاکەیتەوە لە کاتێکا کە خەبەری درۆ لەگەڵ ڕێزم شارەزایەکی درۆی نووسێت ڕۆژنامە نووسێکی ئاسایی من و تۆ ناینووسین ئەوەی کە خەبەرەکە دروستەکە هەواڵەکە دروستەکەیت لە شەوی هەواڵە راپۆرتە ڕێپۆرتاژە برکۆڵکاریە بە داداچوونە یانی توانڵم ژانرەکانی هەواڵ هەر هەمووی ئەگەر هەواڵێکی هاکەزایی بێ فڕیاتە ناو مەیانەکەەوە ناو ساحەکەەوە هەواڵێکی لێ دروستەکە بە شش حەودێر هەواڵەکە کەو ئەبێ بە مەوزوع ئەم هەواڵە پێویستی بە تێرکردنە بەچی تێرێکە بە راپۆرتێک تێرێکە ئەگەر راپۆرتەکە تەواو تێری نەکرد هەواڵەکە درۆیە تۆ ئەبێت درۆکە بسەلمێنیت توێ فیدباک دروست کرد لای بەرامبەرەکەت بەڵام فیدباکە لەسەر ئەساسێکی فەیک دروستیەکەی بەڵام نەگەشتووە هەڵەسێت چیەکە هەواڵساز راپۆرتێکی بۆکە تێرێکە راپۆرتەکە تێری نەکرد ئەڕوار ڕێپۆرتاژێکیشی بۆکە لەسەر ئەساسی درۆکە ڕێپۆرتاژەکەش تێری نەکرد ئەڕوا بن کۆڵکاریەکی بۆکە ئەگەر ئەمەش هەر مەبەسی نەگەیانە بابڕین درۆکی نەگەیانە مەبەسی خۆی یەت وەکو ئەوەی کە لەگەڵ کاک سعدی ئەحمەد پێرە مقابلەکە کرابوو گۆڤارەکە مقابل لەگەڵ کرد شتێکی ئەوەکە ئینتەرویویەکیش لەگەڵەکە تۆ خۆت ئاگادینە ئەمە هەنگاوەکان و پلەکانی دروستکردنی فەیکە بەڵام بەرامبەرەکەی چۆنی ناسێتەوە ئەمە دوێنێش لە چاوپێکەوتنەکە لەگەڵ کەناڵەکانە تقریبا بۆ دوو سێ کەناڵەتەوە بێ خەڵکی ئێمە تاکی ئێمە وەرگری ئێمە ئەبێت ژیرانە بچێتە ناو ئەم یاریەوە نابێ ئەوەی کە لە میدیا باسکرا ئێمە پێشتر ئەمە ئەوی لە سوشیال میدیا باسکرا 100% باوەڕی پێمەکەن ئەوەی کە لە میدیای ڕەسەنا باسکرا میدیای کەناڵی زەبەلاحەکان باوەڕی پێکرا ئێستا لە میدیای کوردیا هەرچی باسەکرێت بە لۆجیکی منطقی بیری خۆت بچۆرە ناو یاریەکەوە ئەبێت هەر ئەو حەلەمان هەیە چونکە هۆکاری گەیاندن زۆرە ئای زۆر یعنی ئەتوانم بڵم دەنگت بۆ ئەهێنە دەنگی من و تۆ ئێستا ئەتوانن لێرە کۆپی ئەکاتەوە دەموچاوەکەمانە خاتە سەر ئیشێک وای بۆ ئەکات کە ئەم هەواڵە ئەم ئینتەرویوی من و تۆ کردومانە ئینتەرویوکی ڕاستیە من و تۆ تیانی لەبەرەوە کارگەشتە ئەوەی فەیک و فاکت بۆیە کە لە بدایەتی قسەکان وتم لە ئەمریکاوە هەتاوەکو رووسیا هەتاوەکو هەموو دنیا بەدەستیەوە ئەناڵێنە بەڵام لەوێ چونکە یاسا و ڕێساکانیان تۆکمەترە نەگەشتە ئەو حەدەی بەناوی منەوە هەواڵێک بڕوا کە من ئاگام لێ نەبێ بەناوی تۆ هەواڵێک بڕوا کە تۆ ئاگات لێ نەبێت لەوێ تشوخی هەواڵەکانەکەن مامۆستا کاروان هەست ناکەی لە وڵاتی خۆشمان هەواڵی فەیک یاخودەوەی کە جەنابەت ناوت نا هەواڵی درۆ بینەری زیاترە بێگومان زانی بۆچی چونکە بە دەردی ینی کوردەواری خۆمانڵێ خۆشترە هەواڵەکە خۆشترە داڕشتنەکەی خۆشترە ینی جوان ئەویان میکاجێکی تێرۆتەسەری بۆ کردووە هیچ پێ هیلاک نەبوو ینی ئەوە نییە کە تۆ پامێرێکت نردو پامێرەکە لە واقعی حاڵا بتوانێت بە پێ قسە بکات و هەواڵەکەت پێ بگەین لە پشتی پامێرەکەەوە ڕووداوەکە هەیە ئەی بینیت کۆمەڵی خەڵک کۆڵە پشتەکان بە کۆڵەوەی بەڵام سێرەکە میدیایەک پێ دەڵێ ئەوە درۆیە ئەمەیان ئەمە دروستکرااو نییە ئەمەیان ڕاستە ئەنی تو کە هەواڵی ڕاستی بۆ کردی بە فەیک ینی فاکتەکەی بۆ کردی بە فەیک ئەمە مەترسی لێرەوە دەست پێەکە کەواتە لە نەبوو هەواڵێکی فێکت بۆ دروستەکە لە فاکتێ فێکێکت بۆ ینی لە هەواڵێکی درۆ هەواڵێکی ڕاستت بۆکە ئەنی تۆ خۆت ئەیبینیت وەکو بینەر وەکو وەرگەر وەکو خوێنەر شتەکەی بینیت بەڵام میدیاکە پێ دەڵاڵ نەخێرەوە ئەمە ئەو حاڵەتەیەکە ئێستا گەشتنتە قۆناغی کاک ئیسماعیل ینی بەڕاستی ئیتر جێگەی ینی کاری ئەوەیە کە ئەبێ قسەی جدی لەسەر بکەین ینی کار گەشتە ناو ماڵەکان بەڵێ ڕاستە ئەو یاسایانەی کە لە وڵاتی خۆمان هەن بەڕێز کاروان چەند بۆ ئەم سەردەمەی ئەی و
هەواڵی ساختە ینی بەرچاوڕوونی تێدایە یاخود حسابی AI و بەرچاوڕوونی بۆ هەواڵی ساختە کردووە. ئێمە یاساکەمان جوانن لە چوارچێوە گشتێکەیە ناڵم مۆدێرنن بەس جوان ینی جوان نووسراون ئازادی تیا فراهەم کراوە مافی ڕۆژنامە نووسی مافی خەڵک مافی وتن ڕێگریکردن زۆر زۆر بە کەمیتەیە عقوبە و سزادانەکەی تەنها غەرامەی مادیە ئەمە هەم یاسای ژمارە 35ەکەی ساڵی 2007 هەم بەدەستێنانی زانیاری ساڵی 2013 هەردووکیان یاسای چاکن بەڵام لە ئەم تەکنیکەی ئەمڕۆی ئێمەیە نەگەشتێتەوە قەنەعەتی کە ئەو فڕوفێڵەی من ناوێنێ فڕوفێڵەمانە وشەی کوردەوارین بەڵام دەڕەبتێکەکەن بە تەکنۆلۆژیاکەوە ئەم فڕوفێڵی کە ئێستا لە هەواڵە هەیە باسی ئەوی تیان نەکراوە بۆیە مەترسیشمان هەیە دەستکاری یاساکە سەر لەبەر بکرێتەوە بڕاتە پەرلەمان و بە ناوی تعجیل و هەموارکردنەوە نە ئێستا یاسایە بە هەر هەبێت ئەوەی کە لە مێشتی ئێمە ڕۆژنامە نووسایە زۆر بەمان ناڵم هەمومان زۆر بەمان لەگەڵ ئەوان دەستکاری یاساکی بەتایبەت سندیکا ئەو نیازی هەیە بێگومان بەڵام با تعجیلێک یاسایەکی کە هەبێت بۆ سوۆشال میدیا و یاسای مۆدرن و ئەوەی کە پێیوەستە بە میدیا ئەلکترۆنی سوۆشال میدیاوە چونکە ئەم یاسایە کە ڕۆشتە ناو پەرلەمانەوە من دڵنیام زۆرین و کەمینە هەیە لە هەموو پەرلەمانێکی دنیاە بۆی هەیە کە لەو سەری پەرلەمانەوە دەرەچێتەوە یاساکە شکڵەکی نەناسیتەوە ینی ترسەکەی ئێوە ترسەکە ئەوەیە بەڵێ ئێستا یاساکەمان چوارچوی گشتی یاساکەمان ئازادیەکەی تیا فراهەم کراوە و غەرامەکەی بۆ دەستپیت کراوە گرتن و دەزگیرکردنی ڕۆژنامە نووسیتیانێ نوعێک لە نوعەکان پارێزبەندی حەسانەت بۆ ڕۆژنامە نووس هەیە لە چوارچەوەی یاسایە جوان ینی هین کراوە زۆر کاتی خۆی ئەگەر نازانم تۆ بیرت بێت زۆر پێوە هیلاک ینی ئەم دەیان ڕۆژنامە نووسی پارێزەر دەیان یاساناز دەیان دادوەر ئیشیان تیاکە هەتاوەکو هەیکەلەیەک دروست بوو دوای سێجار چووەتەوە بەردەستی سەرۆکی هەرێمی ئەو کاتەکە جەنابی کاک مەسعود بوو دەستکاری ئەکرا ئەو فەقەرەیە ئەو فەقەرەیە ئەو فەقەرەیە دوای وتاری لەسەر ئەو نووسرا مناقەشی لەسەر بوو تا بووە بەمە ئەمە لە خۆ لەدایک نەبووە ڕاستە بە ئاعترافی هەموو دۆست و دۆژمن باشترین یاسایی ڕۆژنامەگەریمان هەیە چوارچێوە گشتەکەی بەڵام لە 2007 تا دەرچووە ئەمەی کە ئێستا هەیە نەتیان ناگوزارێ بۆیە نەدەستکاری ئەوە بکەین بەڵام پێویستمان بە یاسایەکیش هەیە ئیلا بە یاسایەکی کەمان هەبێت کە بە ناوی دیجیتال میدیا میدیای ئەلکترۆنی سوۆسیال میدیا شتێکی ئالەم بابەتە بێت کە ئەم تەقەنیاتە ئەم تەکنۆلۆژیای کە ئێستا هەیە لەناو ئەوە هەبێت جینا دەستکاریکردنی هەردوو یاساکە مەترسێکی گەورەیە ئەمە من ڕای منە ئەمڕۆ ئێڵێن بۆ مێژوو نەڕاتەوە ناو پەرلەمان بە هیچ شێوەیەک یاسایکە دروستکەین بەڵێ باش کا کاروان لە سەرەتاشی قسەکانیشتان باست لەوە کرد کە بابەتی ڕووداوی کۆرمۆر و لاجان جۆرێک لە فەوزا و گرژی دروست کرد لە نێوان هەردوو زۆنی سەوز و زەرد ئەم گرژیە بەڕای هەندێک لە ڕۆژنامە نووسان دوو میدیا دروستیان کرد ینی میدیاکان دروستیان کرد باشە بۆ ینی میدیا لە بری ئەوەی کە ببێتە خاڵێک بۆ کۆکردنەوەی دەنگە جیاوازەکان ببێتە پردێکی پەیوەندی لە نێوان دەسەڵات و هاوڵاتیاندا ببێتە پردێکی پەیوەندی بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەبێتە خاڵێکی سلبی و کێشەکان قوڵەکاتەوە کاک ئیسماعیل ئەم کەناڵی کە بەدەستی تۆی ئێستا تۆ ئەتوانیت کەناڵێکی باشی لێ دروستکی هەر ئێوارە ئەتوانی ئەم کەناڵی کە بەدەستەوەیە بکێ بە کەناڵێک ڕێک 180 پلە بەعکسی بیرکردنەوەی خەڵک و خۆت و ئەوەی کە لەسەری دروستکراوی میدیا وایە میدیا چەکە و چەکی دووسەریشە من هەمیشە ئەڵێم میدیا ئەو خەنجەرەیە دوو دەمی هەیە دەمێکیان بەرامبەری خەڵک بەکارێنی بەڵام ئەگەر نەزانانی دەمەکەی کە لە سنگی خۆتە چەقینی میدیاش ئەگەر بتەوێت ینی میدیایەکت هەیە لە پەڕ ڕیتمێکی دیاریکراوی هەیە کاتێک زانیت لە 24 ساعتە 180 پلە خۆی ئەگۆڕێ بۆ قاڵبی ئەو میدیایی کە بەرامبەرەکەی تەقەلەمەکە ئەمیش تەقاکە چەکی میدیای ئێستا زۆر کاریگەرێسە وەک جاران نییە ئێمە جاران تاوەکو وێنێکی فۆتۆیەکی ڕۆژنامەگەریمان دەستەکەوت ئەوە سەعاتونێک بەدیار ژووری ئەیپۆ نازانم چی و بدانیش ئێستا ئاواکەی بە کلیکە هەر هەموو چەکەکان کاریگەرن ماوەتۆ سەر ئایدۆلۆژیای کەناڵەکان ئەم کەناڵە بێ ئایدۆلۆژیاکی بگۆڕێ ئیگۆڕێ بێ بەرامبەرەکەی بێتاقەتکە بێتاقەتیەکە بێ درۆ دووە لەسەر دروستکە ئەیکات لەبەرەوە ئەوە نییە بڵێ وەسیلەمان نییە و هۆکار نییە و ناتوانین هەموو میدیایەک تەنانەت ئەو دیجیتال میدیانی کە بە 50,000 دینار مۆڵەتی سندیکا وەرئەگرن بن بە کەناڵی ڕسمیکەوی و تیڤیەک دروستەکەن سنووری دەسەڵات و سنووری ئیشکردنی لەم سەری دنیا بە ئەو سەری دنیاە ئەتۆ کەناڵێک ئەم سەری دنیا بە ئەو سەری دنیا بکەواتە
چەکە کەواتە چەکێکی کاریگەرە بە تێچوویەکی کەم ئەگەر بێت و ئەم عقلی کە لە پشتی ئەو میدیایەوەیە لە سەد عقلێکی کاریگەر و دڵسۆز و نیشتمان پەروەەر نەبێت ئەگەر عقلێکی دۆگما بێت و ئەنارشیزمی چیتیا بێت تاو لە دەسەچێتەوە ئەم کەناڵە کۆنتترۆل ناکرێت ئەجینا ئەوەی کە ڕوویە لە ماوەی ئەم مانگەیە ئەزمونێکی نوێی ئێمەیە سوۆسیال میدیاکان ئێمە زۆر قسەمان لەسەر کردو و خۆش ئاگاداری کە کێشی سوۆسیال میدیامان وا لێ کردووە کە ئیتر ئەوە نەمان لەسەر وتوی عنی تقریبان گیانومان مێشتی خەڵک بەڵام ئەمەی کە لە کەناڵە زەبەلاحەکانەوە ڕوویدا ئەمە شتێکی نوێیە بۆ لەبەروی هەموو کەناڵێک دەتوانێت خۆی بکە بە سووری بەرلەشکرد هەموو کەناڵێک ئەتوانێت بەو لایتەوە بەو ئینارە بڵێ ئینارە نییە بەڵام بەرامبەرەکەشی لە فیدباگی کاریگەری خەڵک خۆ کۆمەڵێک هەر باوەڕی پێەکە ئەمە ئەوەیە چەکی ئێمە ئێستا ئاوا هەیە میدیاکە ئێماڵە من قسەکە فڕێمە ساحەکەەوە کۆرمۆر بردومان کرا ئەتوان بڵێن خوێنبەر و خوێنهێنەری کارەبای 24 ساعتی هەرێمی کوردستانە بە سەرانسەری کوردستان بە هەردوو پارێزگای دیالۆ سەلاحەدینی ئەمە یەکێک لە مەشروع زۆر استراتیژە گەورەکانی کوردەکە لە سنووری دەسەڵاتی کوردیا و نزیک لە کەرکووک و خاوەنی یەدەکی 3 ملیار متر چوارگۆشەین لە غازی ژێرزەوی ئەمە دەسەڵاتێک ئەیە بە ئێمەی کورد کەڵی ئێمەی کورد ئیتر ماڵی تۆ ماڵی من نییە هەر ئێمەی کورد بێگومان سەدان دوژمن بۆ ئەمە دروستە بێ رووسیا بێ بە دوژمنێت ئۆکرانیا بێ بە دوژمنێت ئێرانە بێ بە دوژمنێت تورکیا بێ بە دوژمنێت عێراقیش بێ بە دوژمن ژەر بێ بۆ لەبەرەوەی تۆ چەکێکت پێە تەحکوم بەسەر سوتەمەنی دنیایەکی ئەکەواتە تۆ ئەبێت لەم استراتیژەوە بیرکەیتەوە ئەوەی کە ساڕوخێک موشەیەگەنێ بە کۆرمۆرۆ تۆ چۆنێک سەر لێ حیزب کوردیە ئەی بەڵگەکانە نەکە ئێمە بالمقابلیش میدیاکی تریش هەڵەسێ چیت بووەکە سەنگەرت لێ ئەم سەنگەرگرتنە لەوەوە دەستی پێکرد کە تۆ جاری وایە قسێک فڕیتە ساحەکە نازانی بەرابەر کاک کاروان با قسەیەک لەسەر بابەتی بێلایەنی کەناڵەکان بکەین ئاساییە کەناڵێک زۆر نۆرمەڵە کە حزبێک کەناڵێکی خۆی هەبێت و قسە فەرمیەکانی خۆی لێەوە بکات زۆر نۆرمەڵە حزبێک لە جیاتی کەناڵێک 10 کەناڵ 20 کەناڵی هەبێت کە قسەی فەرمی و ئایدۆلۆژیای خۆی لێەوە بڵاو بکاتەوە بەڵام دروستە کەناڵێک ئیدعای بێلایەنی بکات دوایی ببێتە پاڵپشت و وەکو جەناب بگوتە سەنگەر بچێتە سەنگەرەوە لە بەرامبەرەکەی کاک ئیسماعیل ئیدعاکردن ئاسانە و لەگەڵ ڕێزم درۆکردن لە میدیای زۆر ئاسانە بەڵام دروستکردنی فیدباکی ڕاستەقینە گرانە ئێمە کە میدیا دروست دەکەین میدیایەک هەیە تێچووی کەمە میدیایەک هەیە تێچووی زەبەلاحە هەمومان یەک ئامانجمان هەیە ئەم میدیای کاریگەری بکاتە سەر وەرگرەکانی خۆی درایە بینەرە بیسەرە خوێنەرە هەرچی هەیە بەڵام کاریگەریشی ئەوی کە پێڵێن فیدباکەکە بە پۆزتیفانە بێت ئەجینا من هەموو شتێک لە میدیاکی خۆم وڵم جارێک دوجار من دوێنە زاراوی مەلەوانە دروست نەکەم بەکارهێناوە ینی کەناڵێک جارێک دوجار سێجار لەگەڵ وەرگری خۆی تاکی خۆی دروی کرد ڕازگوی لە دەسەیە کە میزاقێتی لە دەزا پارۆپولەکەی بەها دەرەچێت ئەرک و هیلاکی و مانوبوون و ئەم هەموو کڕ و کچە جوانە هێنێتە سەر شاشە و لە جاتی فۆرکی ئەیتکی بەکارەهێنێ و تەقنیاتێکی زۆر پێشکەوتومان هەیە باوەڕ بکە ئەوی کە لە ئەمریکا دروست دەبێت دوای مانگێگەگاتە کەناڵەکانی هەرێمی کوردستان لێشاوە پارێکی لێشاوت هەیە بەڵام کاریگەری بەرامبەرەکەت لەگەڵ ڕێزم ینی بۆم بەسێکی جاریکرد لە بازنەیەکی جاریکراوەیە هەتا ئێستا نەمانتوانیوە مەفهوم و زاراوی ئەنفال بە دنیا بناسیێنی هەتاوەکو ئێستا نەمانتوانیوە لە دنیای بگەێنین کە ئێمە جینۆسایت کراوین کە ئێمە ئێستش خەڵک هەیە ئێستش عەرەب هەیە کە ئەڵین هەڵەبجەکەی من و تۆ هەردووکمان هەڵەبجەین عەرەبەکانڵێن نەخێرەمە خۆیان پێشمەرگە ئیچیمایی کردو بە هەڵەبجە یا ئێران بۆ یا پێشمەرگ بۆ لەبەری نەتوانیوە مەسج بگەیری خەریکی ئەم قین و بین و ئەم کێشانە بووین کە ئێستا هەمانە وتن ئەوترێت و هەموو کەسی شت دەڵێت میدیا بۆی دروستکرا بۆی شت بڵێ بەڵام چی ئەڵیت چی تیا ئەڵیت ئایا هەموو شتێکیش بۆ وتن ئەبێت یا هەموو شتێکی سەر شاشەیە بووت گومان مەبەسم لەوەیە ینی ئەو زمانی کە بەکاری هێنی هەم هەنێک نهێنی هەیە ئەسان میدیا کە توخنی بکەوێت بە زەرەر ئەشتێتەوە بۆ شەقامەکە بە زەرەر ئەشتێتەوە بۆ خەڵکەکە هەنێشتێ ناوترێ لەبەرەوەی ئەم کێشانەیە کە تو باسی کەناڵەکەین ئێمە لە بەرم لێشایە کەناڵی کوردیان چەند کەناڵی ڕاگەاندنمان هەیە بەڕێزکار بە مۆڵەت ئەوی کە مۆڵەتی وەرگرتووە 1700 تێپەڕانەوە نزیکەی 950 بۆ 1000 کەناڵی کاغەزیمان هەیە ئەمە هیچ سەردەمەیەک لە سەردەمەکانە
زیاتر لە 44 سەتەلایتمان هەیە 179 رادیۆمان هەیە و 200 ئەو بەرەو 200 ئەڕوا کەناڵی دیجیتاڵی کە پیان ئەڵێن دیجیتال میدیا کە کاریگەرترین کەناڵە و کە تاکی کوردیش سیرەکات بەبێ ئەوی خۆی بزانە حسابێکی وردی بۆ نەکردو بەڵام هەموو کەناڵێک لەو کەناڵانە بەقدر سەتەلایتەکەی جاران کاریگەری هەیە ئەم 1600 کەناڵە نزیەکی 10,000 ڕۆژنامەنووسی ئەندام کاری تیاکەن و چەند هەزارێکشمان هەیە کە ئەندامنی لەسەر دیکە کەواتی ئێمە سوپایەکمان هەیە لە ڕۆژنامەنووس و سوپایەکشمان هەیە لە کەناڵەکان بەڵام وەرە بزانام کاریگەری ئەم هەمووە هەموو جارێک من وتومە هەنێک لە کەناڵەکانش لێم عاجزە بن ئیسماعیلیان ینی ئەڵێ تۆ چۆن واڵی بەقەدەر رادیۆیەکی شاخی کاتی خۆی فیدباک دروست ناکرێ ینی ئەو رادیۆیە من دڵنیام کە ئێمە گەنج بووین هەرزەکاریش ینی لە هەرزەکار مناڵتر بووین ئەو رادیۆ کە ئێوەمان بگرن خەڵک دوکانەکان نکاتەوە بەیان یەک دوکان نەکرایەوە ئێستا خەڵک ئەو کاریگەری نەماوە میدیا کە وتارێکی بڵاوە کردەوە لەسەر کاریگەریەکان خەڵک هەمووی وەریەگرت و فیباگی لە مێشکا دروستە کرد و ئەچەسپی لە دڵیا ئێستا وانێ ئێستا پەیامی میدیای کوردی لە جاتی ئاوا ڕاستە و ڕاست بڕوە بەشە پۆ لە ڕوە باش ئەتوانین بڵین ئێستا فەوزایە لە بابەتی یا با بڵین ئێستا لە هەرێمی کوردستان زۆری بۆری هەیە لە بابەتی میدیایە ئەگەر زۆر و بۆر نەبێ ئەبێت میدیای شمولی دروستکەین ئێمەش ئەستەغفر الله ینی کە ئەڵێن میدیای شمولی دیکتاتۆر دروستیەکە ئەمە دەرگا کراوەتەوە ئێستا ئەڵێ مانەوە بۆ ئازاکان و مانەوە بۆ ڕازگۆکانە 1600 کەناڵت هەیە زۆر لە کەناڵەکان ئێستا ئاڵای سپیان هەڵکرد و داخران بە تایبەتی لەگەڵ ڕێزمانی کە کاغەزیەکان لە بەرەوەی تێچووی زۆر بوو سەردەمەکەیان بەسەرچوو لە کۆی 1000 کەناڵی کاغەزی ئێستا 12 و 15 ڕۆژنامە کاغەز دەرەچێت 30 بۆ 50 گۆڤار دەرەچێت ئەوانی کە یان دەرناچنیان ساڵی ژمارەیەک دوو ژمارەی لێ دەرچێت بۆ لە بەری مۆڵەتەکەی هەیە هەر کاتی بێ دەریکا ئەی با لە مەتبوعات لە چاپخانە بڵاوی کاتەوە ئەمە سەردەمەکەی بەسەرچوو ئێستا باوی چییە باوی سەتەلایتی ژنە چووکە هەموو کەسێکیش ناتوانێت کەناڵێکی ئاسمانی دروستکات و تێچووە زۆر ئەم میدیا دیجیتاڵی کە کاریگەری زۆر و تێچووی کەمە ئێستا لە کۆی 160 مۆڵەتدار 81 دانیان سلێمانیایە دیجیتال میدیا دیجیتال میدیا وێبسایتێکە مۆڵەتی وێبسایتێک وەرەگریت ئەتوانێت تەلەڤیزیۆنێکی بچوو لەناو وێبسایتەکەیە دروستکات یوتیوبی هەیە پیجی هەیە ئەکسی هەیە ئەنستایی بۆ دروستەکە یعنی هەموو شتێکی بۆ دروستەکات بە مۆڵەتی دیاری کراوە لە کۆی ئەم لێشاوە بەشێکی زۆری بەری ئەم دەڤەری ئێمە کەوتووە سلێمانی ئەجیناوەکو میدیا ئەگەر زۆر نەبێت ئەبێت وەک کەناڵەکانی جاران یا کەناڵ یا دوو کەناڵی قەمچی بەدەست هەبێت و هەر ئەوە بڵێ نەخێر ئەمەستا سەردەمی ئەوە نییە و لەبەر ئەوەی کە تۆ خۆش دەڵێ شتیشکە زۆر بوو بۆرە بێ بەڵام بیرت نەچە کەناڵی ڕەسەنیش ماوە ئێستا من هەموو جار چەند کەناڵێک ناوە بەم ینی جێشانازین ناچێتە ناو شەڕە جوێنەوە ناچێتە ناو مەعمەعی ئیشەکانەوە کەناڵی زۆر جوان هەیە کەناڵی خۆی پاراستووە خۆی لە هەواڵەکان بگەڕین کاکاروان لە کەناڵە خێزانیەکان چەند ڕازین ئێوە وەکو سندیکا کەناڵ خێزانیەکان کۆمەڵێکیان هەر لە بەپی ئەو نووسراوانی سێ نووسراوی داواکاری گشتی تا ئێستا دەرچووە لەسەر ئەو کەناڵانی کە ئەڵقە و زنجیرەی بیانی ئێستا گەشتونەتە زنجیرەی کۆری و کۆریەکان تا حدێک دەتوانم بڵێم کێشیانە سەر نییە هیندیەکان زۆر بێمانان زۆر درێژە بێتەوە پێشتر کۆڵۆمبی و مەکسیکی و ئەمانە هەبوو سمە سێ نووسراوی داواکاری گشتیم لای لە خلالی ئەم چەند ساڵی ڕابردووە کە داواکات عەرز نەکرێن پێشکەش نەکرێن تاکە کەناڵ کە بە تەنگ داواکان و ڕۆشتووە نووسراوەکی ئەوانشم لایە کە کەناڵی کورساتی خێزانێکەیە کورساتی یەکە ئەڵێ ئەوەی ئێمە لەسەر قسەی داواکاری گشتی یەک دانە لەو زنجیرە دۆبلاشکراوانی کە بیانین پەخش ناکەین کام زنجیرانە بوو بەڕێز کاکاروان ئەوانەی کە مەکسیکی و ئەتوانم بڵێم کۆڵۆمبی و ئەمان شتی زۆر بێمانابوو وڵاتانی دراوسێمان هیچ داواکاری گشتی لەسەریان نییە بۆ ڕاگررتنی ئەو زنجیرە درامایانەی ئەوەی تورکیەکانیش بە هەمان شێوە ئێستا تورکیەکانیش لە کەناڵی کورسات هەر بە هەمان شێوە تورکیەکانیش ئەرزناکان ماوەتەوە سەرەوەی کە زنجیری مێژوویەکان ئەمە یەکێ لە کەناڵەکان باسە تۆ لە کۆی زیاتر لە 40 کەناڵی سەتەلایت ژمارەیەکی زۆر خەڵک سەیری ئەەکەن بۆ لەبەرەوەی ئەم کەناڵانە بە زمانی کوردی دۆبلاژەکرێت بە تەمەنەکانی ئێمە ئەوەی کە زۆر خوێنەوارێکی باڵایان نییە تەنها یەک زمانی خۆمان نەزانن دانیشتن بەجار ئەو کەناڵەوە من نمونەی دایکی خۆمت بۆێنمەوە ژنێکە تەمەنی 80 ساڵە پێشتر سەلامت بی ئەخوا پێشتر من ئەڕۆشمە ماڵەوە هەنێک هەواڵ هەبوو من لە ناو هەواڵە من سەرنووسری هەواڵ بووم هەنێ هەواڵ هەبوو لە ئەوم ئەبیست سەتەلایتەکەی ماڵەوەمان کەناڵە خەواڵەکانی سێرەکرد گوێ ڕادیۆکی دائگیرستان
ئەمانە هەنیشتی بە منەوە من نەم ئەزانی کە هەواڵ هەیە ئێستا لەوتیم کەناڵە خێزانیانە هەیە چونکە تەنها زمانی کوردی ئەزانێ بە دیاریانەوە دانیشە شەوی سێرەکە و بەیانیانیش سەیریەکاتەوە جارێکیکە ئێستا ئاگای لە وەزعی دنیا نییە چی هەواڵ ئەگوزێرێ لەم هەرێمە ئێمە ئاگای لێنێ بەس ئاگای لە وس زنجیرە هیندی و تورکی و تەرتیباتانە هەیە کە مەجموعەیە کەناڵن بە ناوی کەناڵی خێزانی و پەخشیەکەن بەڵام بەداخەوە ئەوەی سوود بێت ئەوەی فیدباک بێت ئەوەی کاریگەری بێت لەسەر ڕەوت و لەسەر ئاین و لەسەر دین و لەسەر ئابووری و لەسەر ڕەوتی کۆمەڵایەتی کۆمەلگە نیەتی بەعکسەوە هیچ شتێک نی تەنها قسەیە و قسە ئەوترێتەوە کۆمەڵک دەم و چاو ڕەنگا و ڕەنگ یەن و ئەڕۆن وەکو ئەمە کاریگەری باش نیەتی کاریگەری خراپ کاریگەری خراپە ئەمە خۆی هەر لە خۆیان سیرکردنی خەڵک بوو ئەمە کە ئەگەی لە کەناڵە ڕەسەنەکان نەبێنێت ئەمە خۆی کاریگەریی خراپە دوو ئەمانە هیچ سوودێکیان نییە بە تایبەتی زنجیرە تورکیەکان یەکێکە بەدوای دایک و باوکی ئاگەڕێ لە ئەوڕەوە تاوەکو زنجیرەکە تەواو بێت یعنی ئەمە کاری لەوە کردووە ئەمە وای کردووە کە کەناڵی مناڵانمان نەبێت ینی کەناڵی مناڵانی باشمان نییە کەڵم باش ینی کەناڵێک بێ کە ڕستبێ حکوومەت بە گەوری خۆی چەند جارویستی کەناڵێکی هەبێت پەیوەست بێ بە پەروەردەکردنی مناڵەوە میدیای مناڵانمان نییە میدیای خێزانی لە طرفی حکوومەتەوە نییە چەند کەناڵێکی کەم نەبێ لێر و لێوێ ئێستا باشە خۆشبەختانە هەندێک کەناڵی ڕەسەن هەیە باسی کوردەواری و خواردنی کوردەواری و جلوبەری کوردەواری و ئەگەڕێن بە لادی و هینەکان ئەمە نەو ئەمە ئەویش لە سەتەرایتە نا بەڵێ لە جیازەکانە هەیە ئەمە وەزعی میدیای ئێمە ینی ئەم هەموو سەتەرایت و ئەم هەموو تەلەڤیزیۆنی کە هەمانە بەرامبەرەکەت ینی ئەگەر من کەسێک بم بمەوێت لەسەر کورد شتێک بزانم من هیندی بم من مالیزی بم من ئەندەنووسی بم من بەرازیلی بم کە بمێ لە میدیاوە ئینکەم بەدوای چیا بگەڕێم نییە ینی تو سێرەکەی کەناڵێک نییە نیشتیمانی بێت کە کەناڵێکی نیشتیمانی نەبوو کورد بۆ کەناڵە ناسراوی من ئەگەر بزانم چی لە بەریتانیا ئەگوزارێت ئەخەم سەر BBC بزانم لە ئەمریکا چیە بێت فۆکس و CNN هەیە عەرەب جەزیرە و عەرەبیان هەیە ئەی ئێمە کورچیمان هەیە ئەخیتە سەر ڕوودا و ئیتیجاهێکی ئەخیتە سەر کوردستان TV ئیتیجاهێکی ئەخیتە سەر شەمس ئیتیجاهێکی دیاریکراوی هەیە کەناڵێکی ئینگلیزیت نییە کەناڵێکی فارسی مباشرت نییە ینی ئەمەی کێشەکانی ئێمە ئەنا خۆ میدیامان قەرەباڵخ و جەنجاڵ و جوان و هەر ئەمەیە وای کردووە کە ئێمە نتوانین وەکو جەنابەت گوتت هەر ئێمەیە کە ئێمە نەمانتوانیوە ئەنفال کیمیاباران چۆڵکردنی هەزاران گوند ڕوخاندن و تەقاندنەوەی هەزاران مزگەوت و قوتابخانە بە دنیای دەرەوە بناسیین کە ئێمە چیمان بەسەر هاتووە لە 100 ساڵی ڕابردووە وەکو کورد لە باشووری کوردستان کاک ئیسماعیل من 20 دانە ساڵ ئیداری سایتێکم کرد بە حەوت زمان سایتی پیوکەی میدیام بە تورکی و فارسی و ئینگلیزی و عەرەبی و ڕووسی و هەموو ئەو زمانانە کە هەبوو حەوت زمانمان هەبوو ئەزانم یعنی کە کۆنتاکتی خەڵکی بیانی بۆ ئەوەی ئێمە کە پرسیاریان ئەکرد بە تایبەتی عەرەب و ئیسلامەکان پرسیاری یەکەم ئێوە کوردن بەڵێ ئێمە کوردین ئێوە ئیسلامن بەڵێ ئێمە ئیسلامین لەسەر چ مەزهەبێکن زۆر بەمان شافعین و هەندێکمان حەنەفین و هەندێکمان شیعە و هەندێکمان سونە و ئەی بۆڵێن ئاگرە پەرسن ئێستا یعنی ئەمن هەموو هەندێک منەوە حیوارانە هەڵگرتووە مەسەن کابرا لە سوودانەوەیە یەکێ لە مالیزیاوە یەکێ لە میسرەوە یەکێ لە مەغریبەوەیە ئەمە ئەوەی کە هاودینی خۆمانن ئەی بۆ ئەڵێن ئێوە ئاگرە پەرسن یعنی تۆ تەسەورکە ئێمە نەک هەر ئەنفالمان باز نەکردووە ئێستا نازانین ئێمە مسلمانین کە من پیان ئەڵێم لە شارێکی سلێمانیان نزیکی 1000 مزگەوت هەیە لە چ شارێکی عەرەبی و لە چ پایتەختێکی ئێوە 1000 مزگەوت هەیە لە هیچ شوێنێکا من دۆستمە ئەڵێ لە هیچ شارێکی سعودیەشە بەقەی شارەکانی هەرێمی کوردستان مزگەوت نییە باشە کەواتە تۆ بە نەزەری ئەوە نیشتە ئاگرپەرستی نەتوانیوە کۆنتاکتێک میدیات نەتوانیوە لە بازنەی داخراوی خۆمان شەڕەگەڕەک و شەڕە زمان و شەڕە شار و ئەمانە بڕۆینە دەرەوە پیان بڵین هەر هیچ نەبێ ئەمە مسلمانین و ئەمە دینەکەمانە ئەوە مەزهەبەکەمانە ئەوە کابە تۆی سەر بە مسلمانت تێنەگە باشە زۆر حیوارم هەیە من ئەمانم بۆ تاریخ هەڵگرتووە پێڵە مڵێمە ئەنفال کراوین ئەڵێ ئەنفال چییە بۆی باسەکەیت و ئەمە ئاەتێکە و ئەمە ئاەتە ئەوە سوورەت ئەم سوورەتێکەوە ئەوە ئاەتی هەیە و لە ئاەتەکانە باسی غەنائیمی حربەکە و ئێمە ژنەکانمان و کچەکان ئەلە مستەحیلە شتیوان نییە سەدام حوسێن چۆن شتی وایە نەچوەتە مێشتیەوە بەڵام ینی کە باسی هەڵەبجی بۆ بکەیت هەڵەبجی بیستووە لە نەوەیەک لە نەوەکانە بە ئیعلامی دەرەوە بەڵام وەڵێ نەخێر پێشمەرگەکان و ئێران باشە چی وای کردووە کاروان کە ئیعلامی ئێمە جەنابەت باست کرد 1600 کەناڵ 1600 کەناڵ لەم هەرێمە بچووکەیە کارەکان نەتوانین ئێمە دراوسەکانمان تێبگەێنین کە ئێمە وامان بەسەر جملەیەکی زۆر بەسیتە لەبەرەوەی میدیایەکی نیشتیمانیمان نییە
میدیای نیشتیمانی چەند هەوڵێک درا کاتی خۆی حکوومەت بەناوی خۆیەوە تەلەڤیزیۆنی هەرێم و ڕۆژنامەی هەرێمەمانە سەرکەوتنی بەدەست نێنە نەئەکرا یعنی ئەوە نییە بێلایەنی نەئەتوانرا ئیمکانێتی نەبوو حکوومەت خۆی هاوکاری نەبوو ئەگەنا تو میدیایەکی نیشتیمانیت نەبێ هەر میدیایەکە دامەزرێت ئەوی کە بەخێوێکات خۆی پاریەتێ بەدڵی ئەو ئیشکی با یەک پرسیار بکەم وەکو نزیک بوونەوەمان لە کۆتایی بەرنامەکە ئێستا تەلەڤیزیۆنی عراقیە هەیە بەشی کوردی هەیە لەو تەلەڤیزیۆنە ڕازین نابێ گومان خۆ من هەمویان ناسیا و هەمویان ئەتوان بڵم کۆمەڵێکیان هەر لەگەڵ خۆما پێکەیون ڕازیبوونی ئەوەی ئەنێگەر تۆ بەو هەناسەیە ئیشکی بوونی باشە بەڵێ بوونی باشە کە کورد سەیری ئەکات بەڵام تۆ ئەزانی چی تۆ ئەتەوێت شتێکت هەبێت کەناڵێکی کوردی هەبێت بە زمانی عەرەبی باشە پەیامدارە ئەو کەناڵە پامێکی ئەو توی نییە نەوەڵای سە منش دانیشن جارجاری ژاڕۆم قسەشیان بۆ کەم لەگەڵیان دانیشم هەمویان ئەناسم بوونەکەی هەر ئەوەیە کە بوونێکی هەیە بە زمانی کوردی لە عێراق و بە زمانی کوردی بۆ من پەخشەکە ئەم پێویستوان نەزانین بە چییە پێویستوان بە کەناڵێکی کوردیە بە زمانی عەرەبی پەخشکە بیرکردنەوەی کورد بە زمانی عەرەبی ئەناوەکو کورد بۆ کورد لە بەغاوە بە کوردی بۆ منی پەخشکا من بە کوردی بۆی پەخشە هیچ لە مەسەرەکەی ئێمە ناگۆڕێت چەند وەبسایتێک هەیە وەکو شەمس و وەکو مەسرا و ئەوانە کاروان ئەمانە هیچ ڕۆڵیان نییە ڕۆڵیان باشە لێرە و لەوێ باشە ئێمە ئێستا مەسەلەن زاگرۆسی عەرەبی هەیە لە چوارچێوەیەکی دیاری کراوە باشە لە نەبوون باشترە بەڵام پەیامی نیشتیمانی ناگەێنن من ئەوەی کە لە شەمس لی تێگەیشتوم بە ناویشیە بم بە ڕسمی خطابەکەی ئاراستەیە بۆ ڕۆژاوی کوردستان زاگرۆس خطابەکەی ئاراستەیە بۆ بەشێک لە عەرەبی سونە یعنی ئەو خطابی کە لە زاگرۆس هەیە لەگەڵ با بڵێن لەگەڵ پەیامە کوردیەکەیە جیاوازە ئەمەش لێرە خۆی هەر لە خۆی هەستەکەم کە زۆر مۆرکی حیزبیشان پێوە دیارە نەکرد ئەوەی مۆرکی حیزبی ینی تۆ پامێگە نێری پامەکەت نیشتیمانی ئەوەی بە شان و باڕوی حیزبێکی دیاریکرا و سنوورێکی جوغرافی دیاریکراوە باسی کوردی گەورە ناکات بەڵام تۆ کەناڵێکی نیشتیمانی هەبوو جەزیرە کەناڵێکی نیشتیمانیە بۆ عەرەبی سەرباری کە لە ئیخوانەوە زۆر نزیکن و ئەمانە بەڵام سێرەکەیت پامێکی هەیە پامی عەرەبە گەێنێ بە دنیا بە زمانی ئینگلیزی هەیەی بە زمانی نازانم هیندی هەیەی بە چی هەیەی بەڵام یەک ئایدۆلۆژیا دیاریکراوی خۆی هەیە ئەمە ئەگەێنێ BBC هەموو کەس دەزانێت BBC کەم تا زۆر حکوومەت فەرزی ناکات بە سەریانە دەستکاریان ناکات بەڵام کەمێک یارمەتیان هەیە خوانە سەر پێی خوانە وەستن ئێستا تووشی قەیرانێکی زۆر گەورە بوون بەڵام هەموو بەریتانیە کە سەری BBCەکە هەسەکە کەناڵی خۆیەتی فۆکس لە ئەمریکا لەگەڵ CNN ئەمریکەکان بە کەناڵی خۆیان نزانن بۆ لەبەری بەرگریان لێکە دەست پارێزی ناکات ئەم حاڵەتە بێت لە زروفی ئەم و زۆنی ئەم و زۆنی نەخێر ئەمانە کەناڵی نیشتیمانی کە تۆ کەناڵێکی نیشتیمانی هەبوو من ئەگەسا بمەوێ بزانم چی لە ئەمریکا ئەگوزارێت ڕۆم ئەخەمە سەر CNN بزانم لای عەرەب یا بتێ ئەوان بزانانی چی پەیامێکیان هەیە باش ئەگەر ئەو بزانێ لای من چی ئەگوزارێت ئەوەی مشیلەکە ئەن تا ئەم دقی ئێمە شتێکی وامان ئێمە لەگەڵ کۆمەڵ برادەرم هەفتی پێشووە تۆزی دەمەتەقیمان کردووە بیر لەوە بکەینەوە کەناڵی نیشتیمانیمان هەیە بەڵام حکوومەت پێشتر ئەمان و حکوومەت دەبێ ئیشرافی بکات دەرچوو ڕادیۆ نەورۆز لە سلێمانی ڕۆژنامەی هەرێم لە سلێمانی تەلەڤیزیۆنی هەرێم سەرکەوتون نەگەشتینە دەرەنجام باشە ئەگەر سەرمایهدارێک چەند سەرمایهدارێک بێنێن ناو یاریەکەوە سمێن ئەگەر لە بەرژەوەندیشیان بدرێت لە ئەو کۆمپانیا باسی یەکێ لە کۆمپانیەکانی کابرای سەرمایهدار بکات لە قوفڵەکەەوە سوچەکە لێگرێتەوە کەناڵەکە ئەمە مشیلەکەی ئێمە لە وڵاتی ئێمە کێشەیەکمان هەیە کێبڵمان نییە ینی ئیشتراکی تەلەڤیزیۆن بە کێبڵ نییە خەڵک پارە بات تەلەڤیزیۆنەکە خۆی بە ئەمە یەک دوو ڕیکلام لە وڵاتی ئێمەیان نەبووە بۆی کە حکوومەت فەرزی کا بەسەریا زۆر بەداخەوە یاسای ڕیکلام کە تێپەڕێنرا من لەسەر تەلەڤیزیۆن لە پەرلەمان بینیم کە بۆ ڕۆژە مناقەشەکرا کە لە کاتێکا لە سەداسەدی یاسای ڕیکلام پێوەستە بە میدیاوە نەک ئەو کە تۆ لەسەر جادە دایانێت و کۆمپانیای ڕیکلامی دروستکە ئەمان دێزە بە دەرخۆ نەکرد تێپەڕی ناوەکو ئێمە گەر نسبەتێکی ڕیکلام بۆ میدیا ببووایە هەموو ڕیکلام لە سەرانسەری هەرێمی کوردستانە بێگومانە ماتوانی میدیایەکی نیمچە نیشتیمانی پێ دروستکەین لە حاڵەتێک لە حاڵەتەکانە چەند ڕۆژنامەنووسێکی بە ئەزمون ئەهاتن فکرە و داڕێژەری نەکەن ماشەڵات چیمان زۆرە گەنجی ئەکادیمیمان زۆرە کەناڵێکمان دروست ئەکرد کە نیشتیمانی بێت کابرای هیندی و کابرای بەرازیلی بێت سێری و کەناڵە بکات ڕنگدانەوەی حیزبی بەسەرەوە نەبێت ڕنگدانەوەیکی کوردی بێت لە ئایدۆلۆژیای کورد چۆنە بە ناشرینیەکانیەوە بە جوانیەکانیەوە چکە من ئەگەر کەناڵێکم هەیە بەدایم خەریکی میکیاجکردن و جوانکردن بم خەڵک سێری ناکە ئەگەر کەناڵێکشم هەیە بێت دایم
وەکەوەی هەنێ لە ئۆپۆزیسیۆنەکان بەیانی ڕۆژێ بێتەوە من جنێ و بەم و قسە بکەم و سوکایەتی بکەم و تەشیر بکەم بە حکوومەتەکە و بە تاریخەکە و بە سەرکردەکان جاریکەش خەڵک سێ کەناڵەکان زۆربیان تا ڕادێک پامی حیزبیان هەیە پامی نیشتیمانیان نییە بێگومان ینی ئێمە میدیایەک هەبوو بەناوی میدیای ئەهلی خۆشببختانە کە لە 2000ەوە هەنگاو بە هەنگاو دروست بوو چەند ساڵێک باشی هێنا چەند ساڵێک باش هێنا بەڵام لەگەڵ ئۆپۆزیسیۆن چوونە ناو حکوومەتەوە میدیای ئەهلیش تەفروت و نابوو ئەوەش نەمایەوە ینی میدیایە بوو کاریگەری هەبوو کەم تا زۆر ئێ باشە کە تۆ ئەم ئەزمونەمان هەیە ینی ناکرێت کاگسمایل ئەین تۆ ناڕەحەت هەر چۆن بیری لەکەیتەوە میدیا لە لای ئێمە بە نیشتمانیکردنی ضرورە بەڵام نەتوانامانانی ئەمە بەسەراحەت یانی ئەگەر عیبیش نییە ئەگەر ئاڵای سپیڵکن لەم قۆناغەیە زۆر من لەگەڵ ڕۆژنامەنووسە بە ئەزمونونەکان میدیاکارە بە ئەزمونونەکان دانیشتن دەمەتەقیەکەین چی بکەین ئەو چی بکەینە هەمووی لە دەوری خۆمانە ئەخولینەوە ناتوانین ئەوە بکەین کە لەم قەیرانە دەرچین باش کاکاروانوەکو دوایین پرسیار بۆ جەنابەت فەرمووتان کە 1970 کەناڵی مۆڵەت پێدرا و لە لای ئێوە تۆمار کراوە جگە لەو هەموو وێبسایت و ئەوانە کە بێمۆڵەت زۆر زیاترن باش ئەگەر دەسەڵات بدەنە دەست جەنابەت ئەم هەرێمی خۆمانە باشووری کوردستان پێویستی بە چەند کەناڵ هەیە کە باز لە کەناڵەکەی ئێستا کێشێک دروستە بێت کاڵی کەناڵ سوۆشیال میدیانە بینرا و بیسرا و خوێنرا و بینرا و ئێمە سەر ڕادیۆ تەنها لە ئۆتۆمبیل خەڵک گوێ لە ڕادیۆ ڕاپرسیە کراوە لە جەماعەتی ڕادیۆکان خۆیان خەڵک لە ماڵ و ڕادیۆ نەماوە ینی بەدەگمەن کەم ماڵ هەیە ڕادیۆتیابێ ئەمە ڕۆژنامە ئەوەی کە من پێ دەڵێم لە 1000 ڕۆژنامە ئەگەر 12 و 15 ڕۆژنامە دەربچێت کەواتە ئەمیش مەرجی کاغەزیش بەڕێوەی و دەستی پێ کردووە تەلەڤیزۆن ئێستا خەریکە بۆ یاری و بۆ زنجیرە و بۆ فیلمەکان نەبێت لە قەیرانەکانە خەڵک سێری تەلەڤیزۆنەکە ئەوەی کە من بە پێ ئەو ڕاپرسیانێکە کراون چی ماوەتەوە ئێستا میدیایەکت هەیە کە تۆ کۆنتترۆلت پێ ناکرێت کە من کۆنتترۆلم پێ ناکرێت من بە 50,000 ئیجازە ئێم بە کەناڵێک نایە 50,000کەش بە لابەلایش خۆیەکە ئێستا سەردەمی سیتیزن جۆرنالیست هاتووە ئێستا سەردەمی مۆبایل جۆرنالیست هاتووە کابرا بە مۆبایلەکەی دەستیەوە مۆنتاژیشی پێکات سۆدیۆکی پشکۆری لە ناو مۆبایلەکەی بۆ خۆی دروست کردووە هەموو ئیشەکانی پێکا و پێویستیشی بە هیچ شتێک نییە و گەنج ئەناسم 7 ساڵ عمرێتی پیجێکی 300,000 لایکی هەیە هیچ کەناڵێکی ئێمە گەورەکانی لێ بە دەرکی 300,000 لایکمان هەیە لەینەکان ئەم گەنجە چی ئەڵێت ئەخوایە نەبێ کەس نەزانێت چۆن بیرەکاتەوە کەواتە تۆ میدیا کە دەستی لێ ئەیت و ناشتوانی قۆڕخی و بیریشی لێ بکەیتەوە لە قۆڕەکردنەکە مەترسیدارە و دەستیش بەرەڵا ئەکەیت ئازادیەکە ئابەم شێوەیە تاوکوریەت تۆ بەس 50,000ی لێ وەرەگری تەنها بۆ ناو بۆی بڵێ کە تۆ من ناوم تۆمار کردووە ئەجینا بە هەزاران ئەکاونتی جۆرا و جۆری سەکۆکان هەیە کە گەنج و ژن و کچ و لەگەڵ ڕێزمانی بەداخۆڵەمە لە هەنیشیانە یەک دۆ دانایان بۆ من نردو تیجارەتی ژنی تیاکرێ کەناڵ هەیە تیجارەتی ئەمەی سوۆشیال میدیایی بەڵێ هەیە تیجارەتی سلاحی تیاکرێ هەیە ینی ئەنواع عشقا شتی نابەجی تیا باسکرێ ئەمە کۆنتترۆل ناکرێت لە هەموو دنیاەوە هەیە بەڵام ئێمە لەم قۆناغەیە ئێستا ئەبێت بگەڕێنەوە بۆ ئەوەی کە بە لۆجیکی بیری خۆمان بیرکەینەوە نەک بەهی دڵی گەنجەکان و کچەکان و مۆدیلەکان و ئەمانی سەر باوی ئەمانە هەیە بەڵام ئێمە خۆزگە ماتوانانی کەناڵی نیشتیمانیمان هەبووە ئەوی تریش بەدەردەڵێنان بوونانەوە سپاس دەکەم کاروان جارێکی تر من زۆر سپاسی جەناب دەکەم کە تەشریفت هێنا ئێمەت گەورە کرد میوانداری ئێمەت قبوڵ کرد من دنیای سپاس دەکەم زۆر سپاس بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ کاروان گفتوگویەکی نەرم و هادیئانە بوو لەسەر سوۆشیال میدیا هەواڵی ساختە گفتوگۆکردن لەسەر زۆری بۆری کەناڵەکان سپاسانەکەم کە لەگەڵ ئێمە دانیشتن گوێتان لەم گفتوگوی ئێمە گرت هەر بژین کە کاروان سپاس زۆر سپاس